ماوەی هەفتەیەکدا بۆمان هاتووە بەم شێوەی لای خوارەوە بڵاوی دەکەینەوە 14,112,250 دینار 213 بەتانی 50 سەرین 80 دۆشەکە 84 فەرش 47 سۆبا 146 فەردە جلوبەرگ و پێڵاو 6 تەباخ هەندێک لە ڕاخەر و پێڵاو هاتبوون بە کەڵکی بردن بۆ لێ قەوماوان نەدەهاتن بە بڕیاری لیژنەی دارایی فرۆشرا و بە بڕی 100,000 و خراە سەر پارەی هاتوو واتە کۆی گشتی پارە دەکاتە 14,113,250 دینار لیژنەی دارایی کەمپین لە کەمپینی پاڵپشتی دەربەنیخان بۆ زیان لێکەوتوانی لافاوەکەی شاری هەولێر بەڵێ دیارە دەستخۆشی تالیەکەی سوپاس بۆەوەی کە هاوکارمان بوو لە گواستنەوەی ئەم ڕاگەیەنراوە ئەلبەتە ئێمە وا ڕێکەوتوین ئەگەر بیشی بینە ئەوێ لە دوای تەسلیمکردن لە دوای گفتوگۆکردن لەگەڵ پارێزگای هەولێر ئێمە خۆمان ئەوان هەرچێکە خۆمانەچین بە مەیدانی ئەوەی کە بۆمان هاتووە دابەشێکن بەڵێ دیارە با منەمە ئاماژەش بە ئەوە بکەم دەربەنیخان هەمیشە شارێکی هاوکار بووە لە تەوای ئەو کارە ساتە سروشتی و جەنگ و ماڵوێرانی کە بەسەرمان هاتووە دەربەنیخان هەمیشە پشتی شێری بەرکەوتۆ لەو کەمپینانی کە لە ماوەی ڕابردووشا کردومانە ئێمە دیارە ئەوەی کە بۆمان هاتووە بانگوازمان کردووە بۆ پێداویسی لە ڕاخەر لە جلوبەرگ لە کەلوپەل هەموو شتێکمان بۆ هاتووە بەڵام ئێمە بۆ نمونە کەلوپەلەکان کۆمەڵی لە کەلوپەل بۆمان هاتووە لە ڕێگەی خەڵکانی خۆبەخشەوە کەلوپەلەکانمان جیا کردوێتەوە ئەوەی کە بەکەڵ کە نەهاتووە بۆ زیان لێکەوتوانی لافاوەکەی شاری هەولێر باش نەبووە لامانداوە و کۆمەڵی پێداویستی تریشمان بۆ هاتووە لە ڕاخەر و لە سەرین و لە دۆشەکەوانە ئێمە هەموو ئەوانەی کە بۆمان هاتووە وەرمان گرتووە لە دەستێکی ئەمینە بە دڵنیایی بۆ سبەینە ئەگەینە دەستی زیان لێکەوتوانی لافاوەکەی شاری هەولێر ئێمە خۆمان ئەگەر بچین لەگەڵ پارێزگای دەورە و تەسلیفی ئیشەکەی خۆمان بکەن بە دڵنیایی خۆمان ئەیبین لەوێدا بەشیەکەین واتە مەیدانین خۆمانەچینە شوێنەکە دووبارە پرسە و سەرخۆشی خۆمان ئارەسەر کەسوکاری قوربانیانی سروشتی شاری هەولێری خۆشەویست دەکەین و هیوادارین ئەو کۆمەک و هاوکاریانەی کە کۆ دەکرێتەوە بتوانێت بەشێک لە خەمەکانی دانیشتوانی شاری هەولێر و زیان لێکەوتوان بکاتەوە بەسواسەوە بۆ ئەم گروپە گەنجە خۆبەخشەی شاری دەربەنیخان دیارەمە یەکەم جاریان نییە لە ڕابردوشدا هاوکاری ڕۆژاوای کوردستانیان کردووە و کە داوایەکیان بۆ ئێمە بەرز کردەوە بە مەبەستی کۆمەک و هاوکاری بۆ زیان لێکەوتیانی قوربانیانی سروشتی شاری هەولێر ئێمەش بەسپاسەوە بە هەموو هاوکاریەک لە ڕووی معنەوی و هەر شتێک بە ئێمە کرابێ هاوکاریان بووین و من لێرەوە سوپاسی یەک بە یەکیان دەکەم بۆ ئەو هاوکاری و مرۆڤ دۆستانەی کە بەرامبەر بە خۆشەویستانی شاری هەولێر و هاوشاریانی خۆمان کە توانیانە هەمویان بە زۆر لێبوردوانەوە بە توانیانە کۆمەک ببەخشن بەم ڕێکخراوە ڕێکدارە ڕێکخرایەکی باوەڕپێکرا و خۆشەویستن لە شاری دەربەندیخان